من لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەم زیاتر قسە دەکەم. بەڕێز مەحما خەلیل ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دهۆکەوە لەگەڵم دەبێت. بەڕێز مەحما سپاس کە لەگەڵ کوردستان 24 ژمارێکی دیکە لە ڕووفاتی کوردانی زەدی لە نێو گۆڕە بە کۆمەڵەکان دەرهێنراون و دەدرێتەوە بە کەسوکاریان بۆی کە لە زێدی خۆیان بە خاک بسپێردرێن. ئەم پرۆسێ تاکەی بەردەوام دەبێت. ئێوە ئایا گوشارتان خسۆتە سەر حکوومەتی عێراق بە زووترین کات ئەم گۆڕانە هەڵبدرێنەوە لەو ژمارەی کە ماوە، پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت؟ سوپاس خوشکا بەڕێز، سوپاس بۆ کەناڵێ 24 بۆ گۆدارێت خۆشتەوی. جارەکە دی شنگالە خەڵکی شنگال و ئێزیدی و ئێزید خان کل و کۆڤانێت وان خەملا شینێ خەملا ڕەشوێ هەلگرن و بیرهاتنە جینۆسایتش بەروێکێژی جینۆسایتامە ئێزیدیا بەردەوامە. ڕاستی ئەزت بێشم بینم وەکو تا ئاماجە کردی بە تریژوان گۆڕێ بکۆمجی هەینە، یعنی ڕوفاتێت خەلکێمە قوربانیێتمە هەتانها بەردەوام کاروانی شەهیدات چەتە شنگالێ بەردەوام کولێتمە ئێزیدیا بەردەوام کێماسیە شنگالێ هەینە بەردەوام جی ئەم داخوازێش حکوومەتە بەغدا ئەتکن کە ئەو گۆری دستور و قانون گونەبارە زبارکرد 10 جاراجی مسەردانە طب العدلی کردە ئەم داخوازش بەرێز دکتۆر زەید کردە مە داخواز کردبوونەوە ئەب لەز و بەز گۆڕێ کۆم بێنەڤەکردن بە لەز و بەز ڕفاتێت مە ئێزیدیا تەسلیمی ئەندامێت خێزانێت ئێزیدیا بکندا ئەفشینەش دەریێمە پچەکێ بێتە داینە ئالین و ڕێزگرتنەکە شەهیدێت مە بێتەکردن و قوربانیەت ئێتما شەهیدێت مە شنگالێ خاکە شنگالە پیرۆز وڵاتی بابووکاڵە بێنە vێشارتن. باشە هۆکاری چییە کە ئەو گۆڕە بە کۆمەڵانەی کە دەستنیشان کراون هەڵ نادرێنەوە؟ گۆڕانە ئەو هۆکاری یەک کێم خەمخۆری حکوومەت ئیمکانیاتیت لەواز حکوومەتی بەغدا و مەقابری جەماعی سێ گونەباری داغەکە ڕەشە ئەنیا جڤاتە UN وەکو کە نکارێ وەکو ئەقەلیەکە دینی وەکە ئێزیدیا گۆڕێتوانە کۆم بێتە ڤەکردن وەکو یونیتاجی هەی ئەوژی فەریقی تحقیق الجرائم الداعش العراقي ده مخابن عراقي جي أف بنكا معلومات أو أف دستغف دا آلي حتى ما دا خواص كربو بميني جي يا دي تريشي براستي تأخيرا تسليما رفاتا دكتور زيدو دكتور شهد قوتا من قو خيزانة معلبات جينوسايتا ما إيزيديا اتبلابن الدنيا الألمانيا هنا الاستراليا هنا الأمريكا هنا پێویستە ئەندامیت خێزان هەموو DNA وان بێتە ئەفحەسکردن و هەتا جارەکە دی بێتە ناسکردن بەلێ ئەڤژی هەموو نا ئاستەنگە ناکە حکوومەتە بەغدا و UN بڤێ کارین تایبەتمەندیەکێ قەزیامە ئێزیدیا قەزیەکە دەولیە قەدیەکە ئینسانیە قەدیەکە نیشتیمانیە مەدوهینێژی مچوو ئسکالەل دادگا باڵا بلندل بە سەرۆکێ دادگێ مسکاڵە کردن مگوت حکوومەتە بەغدال بەرنامجێ خوا کێ خەمخۆرە دوو مداخواز کرد و لێبورینە نەیتەکردن یەکی چێ هەر کەسێکی کە دەستەوێ گونەکاری و جینۆسایتا مە ئێزیدیا دابێ بەڵێ وەڵا حکوومەتە بەغدا کێم خەمخۆرە گێندەلی هەیە پارێت کە تێتە تەخسیسکردنی شنگالیرە حکوومەتە ئەمووسلە ئەکێم خەمخۆرە ڕاستی ئەم بێ پرۆسەی قبول ناکن هەڕۆ شینەکێل دەریێمەدا هەڕۆ چار معاناتێت مەژی بێنە بازرگانیە معاناتێت مە ئێزیدیا بێتەکردن. باشە بەڕێز مەحما ئاماژەت بە کۆبوونەوەکەت کرد ئێزیدیا سەر عێراقێ سەر ئەقلیم کوردستان بەڵێ ئاماژەت بە کۆبوونەوەکەت کرد لەگەڵ دادوەر جاسم ئۆمێری سەرۆکی دادگای باڵای فدراڵی بۆچی کوردانی زەدی ئەوەندە نیگەرانن لە دەرچوون و پەسەندکردنی یاسای لێبوردنی گشتی و پێت وایە ئەو سکاڵایی کە لە دادگای باڵای فدراڵی تۆمارتان کردووە وەڵام دەدرێتەوە؟ پێشبینیتان چییە بۆی کە داواکاری کوردانی زەدی لە ئەم یاسایە لە بەرچاو بگیرێت؟
ڕاستی حەقی ئێزیدیا هەیە و حەقی خەڵکی عێراقیژی هەیە لێبۆرینێ قبول نەکەن ژبەر ئەندامێت چەکدارێت داعشت هۆڤانە و بنەماڵێت وانژی و هەچێ هاریکاریا وانی و هەواڵبەندێ وانژی بێتەکردن ژبەر وەکێشی ما نەهۆسانێژی ما گوت ما ڕەخنەژی لێبۆرینێ کرد وما بەیاننامە دەرێخزم کۆنفرانسەژی کرد و دوین سۆپاس بۆ سەرۆکێ دادگا فیدرالی وعد دامەژی لێبۆرین لەیتەکردن الوان ئەندامێت چەپەلێت داعش وەکو کە تێنە بەگواستن و شەرمە بۆ حکوومەتا بەغدا ئەم خەڵکێمە ئێزیدیا و خەڵکی شنگالێ تا سوورە گشتی بە نەگەڕینە شنگالا پیرۆز و هەڕۆ کاروانێکی خێزانێ داعشش کەمپا هۆلێ الخاكا شنگالە پیرۆز را بینە مخەیەمێ جەدعا ئەوژی بۆمبێت تەوقیت کرینە بۆ ئاسایشە گشتیا عێراقی و بۆ هەرێما کوردستانی و بۆ خەڵکێ دیترێ ژبەر وێکێشی مە داوا کرد و بەرێز سەرۆکێ دادگا فیدرالی گوت ئەم قبول ناکن یەک ئەندامی چەکداری داعش لێبورینێ بێتە شەملکردن و گۆمە فیلتەرێکی دێ گۆ مادة قانونا مادة 4 وكد بيجن المادة الرابعة إرهاب جو أو فلتر نهله وأمسو باسيش إش دادقا ودادقا دورت عراقيت كن هكا ببرشا بكر خوينا شهيدة ما شنغالي ومقابر جماعي وشوينا خوينا سبايكر وخلقي عراقي ومالويران كنا عراقي بين برشا كن ليبورين نيتكرن السيكاسا ياك اوید که دستوان بخوینا عراقی و مخوینا ما ایزیدیا و سپای کرا دو اوید که مال عراقی دزین سه اوید که بازرگانی بهوشبریت کنو ممنوعات هات کن باشا برز محما اوی که تا استا هیا بری باشە گەر ئەماژە بە گۆڕە بە کۆمەڵەکان بکەینەوە تا ئێستا 93 گۆڕی بە کۆمەڵی کوردانی زیدی ئاشکرا کراوە ئەم 92 گۆڕە ئەکەونە چ ناوچێکەوە زیاتر و بارودۆخی شنگالیش ئێستا لەژێر دەسەڵاتێکی نایاساییدایە کە دۆخی شنگال هێشتا نەگەڕاوەتەوە سەر دۆخی یاسایی خۆی بە پێوەی کە ناهێڵن ڕێککەوتنی شنگالیش جێبەجێ بکرێت پێت وایە ئەگەر ئەو دەسەڵاتەوەکو خۆی جێبەجێ بکرێت لە شنگال دەتوانرێت زووتر پرۆسەی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان جێبەجێ بکرێت و هەنگاوەکان خێراتر بن سوپاس بۆ بێ پرسیارێ ئەم کارە بیژن بە قەزا شنگالە پیرۆز و خەڵکێ شنگالێ قوربانیە دوان بەرامبەری 74 فەرمانە سەر دینێ خۆی پیرۆز دینێ مە ئێزیدیا و سەر خاکا ما باژارێ گۆرێ بکۆمە هەتانەوە 93 و ئەڤ ڕێژەوێ بلنجی بێ هەتانەوە بیرە عەل و عەنتەرە تەلافەر نەهاتیە هێژمارەکردن بترژ 200 انداميت خيزانيت ما خلقي ما ايزيديا ام تيدينا او وكي قلت الحفرة الخفصة جي الباشوري موسلي جي بترج عددكي مازن قورب خلقي ما هاتيتي دا سيدار كرنجي سردستي چپلي داعش براستي حكومتها بغداد دويجي وكو مناقشيل قال رئيسي دادقا بالا مداوە لێکرد ئەو ڕێککەوتنە شنگالێ بناو و نیشان هەکە UN شەریکە و شەرمەزاریە بۆ UN جیتکن وکە حکوومەتا بەغدا و حکوومەتا ئەقلیم کوردستانجی هەکە ڤی ئەرکی مەدوێ ڕابن یا vê rêkeftinê bidne aliya bedîl û bernamê hikûmetê jî hatiya nav û nîşan pesendkirin li bername de her pênc xala de cîbecî bê dikire rastî ew jî hikûmeta gunebara û em ê ser rawestin jî هكا أفري كفتنا جيبا جيبو با أم باورت كن خلقي مجي قربونا خلقي ما أبدان كرنا شنغالي إدارة كنو بو شنغالي وقريانا آوارا عدالة الانتقالية تشيبوا جبر الخواطر تشيبو با أم باورت كن فشارك دي تريشي بلي أمي بيجن و بردو أمي بيجن إجبر چمام إيزيدينا وخلقي شنغالينا راستي كيم خمخوري هيا أبا برنامج دا جينوسايد بردوام بين ململانا سياسي وكيم أمنيت وخدمة جزاري داخل كي شنغالي جانا خجارك دي شنغالي كم يزيدي بصورة تايبت وش خلك شنغالي بصورة قشتي خلك دي تيجي كبرات مد بسلمانا كريستياني شنغال
فرق و جدای دیدی شنگال زەرەرەکە مەزندان ژبەر تایبەتمەندیەکە شنگال هەیە بترین ڕێژاوان ئێزیدینە دوو دەبەرەکە 140 سێ دەبەرەکە استراتیژیە جەلبێکێکی و زەختەکە دەربەی عێراقیژی سەر حکوومەتە بەغدایە کە شنگال نەیتە وەکو جێ ئامنیە ئەبا ڕەبەگەریە شەرمەزاری بۆ حکوومەتە بەغدا شەرمەزاری بۆ لستێ سیاسی شەرمەزاری بۆ کوی بەرلەمان شەرمەزاری بەدگەریە هەکە بە 11 ساڵە نکارین ئەقەلیەکە دینی وڵاتێکی باژارێکی لێ قەومانی کە بەگەرنە جێواندا و کاروانێ داعش ڕێزگرتن و قەدر و قیمەتت بنێ ئەس باوەرت کەم ئەو قەدر و قیمەتێ چەپەلێ داعش ڕە تێتەکردن ڕۆژێکێ قبول بکن لێ بۆرینە بەس ئەم قبول ناکەن ئەمێ شکاتێ سوودانی بکن ومێ شکاتێ هەر کەسەکی کە بەڕەبانیا بەرنامجێ داعش و کە بێ حقوق و مافێ خەڵکی شنگالێ بسوورە گشتی و مەئێزیدا بسوورە خصوصی بێتەکە. بەڵێ بەڕێز مەحما خەلیل ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس لە دهۆکەوە لەگەڵمان بووی.